هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمام لە ناوچە جیاجیەکانی کوردستان لەلایەن باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەردەوامە و تا ئێستا چەندین شوێن سەوزکراون. باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵیادی دامەزراندنی حیزبەکەیدا لە مانگی حوزەیران پرۆژەیەکی بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان و پاگراگرتنی ژینگە ڕاگەیاند و بەڵێنیدا تا ساڵی داهاتوو لە هەمان مانگ 1 ملیۆن نەمام لە ناوچە جیاجیەکانی کوردستان بڕوێندرێت. بەپێی ئەو ڕووپێوەی کراوە لە ئێستادا ڕووبەری سەوزایی لە هەولێر لە ١٨ و لە سلێمانی لە ١٩٠.4 و یەکەمی سەرئاستی هەرێمی کوردستانە لە ڕووی سەوزایی، هاوکات لە دهۆک ڕێژەی سەوزایی لە ١13.5. بەهرۆز سالار سەرۆکی بۆردی باخچەکان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ڕایگەاند بەم هەنگاوە ڕێژەی سەوزایی لە هەرێم بۆ نزیکەی لە ١٨ بەرز دەبێتەوە. لێپرسراوان و شارەزایانی بواری ژینگە و دارستان ئەو دەستپێشخەریە بە هەوڵێکی گرنگ دەزانن بۆ ڕووبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بە بیابانبوون و کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین و گەرمبوونی زەوی. هەروەها ڕواندنی ئەو ژمارە زۆرەی نەمامیش ڕۆڵی گرنگی دەبێت لە چارەسەرکردنی بەشێک لەو کێشە گەورەی کە ڕووبەڕووی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان بۆتەوە. لەبارەی ڕواندنی نەمامەکان بێگەر تاڵەبانی وەزیری کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا بە ناوی وەزارەتی کوشتوکاڵەوە پێشوازی لە بڕیارەکەی باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و هیواشی خواست ئەو هەنگاوە ببێتە بنەما و نەریت و مۆدێلی سیاسەتکردنی حیزبەکانی کوردستان.